زۆرم پێخۆشە ئەو پرسیارە بەڕاستی کە بگەڕێینەوە باکگراوندی 44 ساڵ لەوەی پێشی ئێران، یعنی من دەتوانم بڵم 45 ساڵ لەوە پێشیانێ من دەگەڕێمەوە بۆ ساڵی 1970 و باشەکەشی دەوەیدا کە لەگەڵ من بۆ خۆم یەکێک لە هەرە چالاکەکانی ئەو سەردەمی بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی دژە شاو ئەوە بووم لە ساڵی 1970 من بە حکمی ئەوەی کە دەمخێند چوو بووم بۆ شاری تەورێز کە دووەم شاری گەورەی ئەو دەمی ئێرانێ بوو، شارێکی سەنعەتی، شارێکی هەم سەنعەتی کرێکاری، هەم بورژوازی، هەم زۆر بە قووەت لەباری بازاڕەوە. یعنی دەتوانم بڵێم نەبزی بازاری ئێران ئەو کاتی ئێستاشە دەڵن تقریبەن ئەو ڕۆڵەی هەیە بازاری تەورێز بوو و یەکێک لەو جامعە گەورانەی ئەو کاتی ئێرانێ مەبەستم زانکۆکان کە یەکجار تەلەبەی زۆر بوو و زۆر ئەڵبەتە من تەلەبەی زانکۆ نەبووم بەڵام زۆرم هاتوچێ ڕەفیقەکانم دەکرد لەوێ زانکۆی تەورێز بوو ئازەرابادەگان. حقیقەت ئەوەیە کە سەردەمی ساڵی 1970 کە شۆڕشی گەلانی ئێرانێ لە تەورێزەوە دەستی پێکرد، هەڵبەتە پێشتر مزاهرەیەکی بچووک لە قۆمێک کرابوو و چلەکەیان دەبردە شارەکانی دیکە لە 19 بوو یا 22 بەهمەن ڕێبەندان هەموو تەلەبەکان و خوێندکارانی زانکۆ هاتنە سەر جادە و من زۆر باشم لەبیرە تەواوی جەو و فەزای دروشمەکان یەکێتی تێکۆشان سەرکەوتن، ئیتحاد مۆبارەزێ پیرۆزی، یعنی ئەمە زۆر زەق دروشمی کۆمۆنیستەکان دروشمی چەپەکان بوو. لافاوێکی زۆر پێش ئەوی بە ئەمن بۆ بیرم بێتەوە، پێش ئەوی بە چەند مانجێک برادرێک بە منی گوت کە ئەوڕۆ لە بازاڕی تەورێزێک کە بازاڕێکی زۆر سنەتی قەدیمیە و زۆر بەدەسەڵاتە حاجیەکانی تەورێز و ئەوانە گوتیان مستەفاغای کوڕە گەورەی خومەینی لە نەجەف یا لە کەربەلایان کوت مردووە، شا ئیجازەی تەعزیەی بۆ دانەناوە لە مزگەوتێکی ناو بازار کە ئی بازاڕیەکان بوو ئەو شۆ بە نهێنی تەعزیەی بۆ دادنێن. پێمان خۆشە تۆ بێی لەگەڵمان. برادرێکمە بوو، من هەرچەند مەسەبی و شتیوانە بووم، وردە کتێبەکانی عەلی شەریعەتیم دەخوێندەوەوانە. ئەمن لەگەڵ یعنی بەڕاستی کاتێک کە چوومە ئەوێ دیتم کە ئەوانە چ تەشکیلات و چ ڕێخستنێکیان هەیە لە ماوەیەکی زۆر کەمدا بە 12 میلیۆن تمەنی ئەو زەمانی پارە کۆکراوە بۆ نەجەف. ئەمە وردە ئەوەی ڕۆژێ مەشهورە ئەگەر چاو لێ بکەن لە ئارشیوەکان، خەڵکانێکی یەکجار زۆر لەسەر جادەکانی تەورێز شەی کوژران و ئەمن بۆ خۆم هاومەزڵێکم هەبوو، ئەو هاومەزڵم کە پێکەوە دەماخێند، ئەو هاومەزڵ پێکەوە ماڵمان هەبوو، ئەو هاومەزڵم لە پشتەوە ڕاکە هەڵدەهاتین و جێیش بڵاو بۆەوە پۆلیس بەسەر تاستەری تەورێزێدا بڵاو بۆ مەیدانی سەعات و چوارڕای شاهناز و خەیابانی جادەی تەربیەت و ئەوانە ئێمن هەڵاتین هەمومان هەڵدەهاتین بە کوچە کۆڵاناندا لە پشتەوەڕا زۆر لە دوورەوە فیشەک و پژملی ئەو برادرم کەوت و بە هەر جۆرێکی بێت ناسمە ناو باسەکەی ئەمە هێنامانەوە و لە پێشدا لە ماڵی مداوامان کرد بۆمان مداوا نەکرا، ئەو جارەکانە بردمانە خەستەخانە لە ترسیوەی کە قەتمان خوێن نەدی بوو. مەبەستم چێ لێرەدا؟ مەبەستم ئەوەیە جەوی ئەو کاتی کە چەخماغەی شۆڕژ لێدرا سەر تەواو چەپی بوو، تەواو شیعاراتی کۆمونیستی بوو. چەندانەیەک لە ناو بازار هاتنە ناو مزاهرەکە دروشمێکیان بەرز کردەوە کە ئێمە دەمانەوی زوو خەفەی کەینەوە دروژمەی لە ژێر دەنگی تێکۆشان
اتحاد مبارزە یەکێتی تێکۆشان سەرکەوتن، اتحاد مبارزە پیرۆزی، ئەوان دەنگیان بەرز کردەوە، دروشمیان بەرز کردەوە کە من قەتم نەبیست بوو. کوتیان نهزەتێما حوسەینیە، ڕەهبەرێما خۆمەینیە، یعنی کوتی جوڵانەوەیمە بزوتنەوەیمە حوسێنیە، ئیمام حوسێن، و ڕابەرەکەشمان خۆمەینیە. لەوەیدا ئەمە دویسان تووشی ناکۆچی بووین کە ئەمە شعاری ئیسلامی نادەین، دروشمی ئیسلامی نادەین، دروشمی ئێمە داس و چەکوش بۆ دەم. یعنی بەدەیان لاپەڕە بەدەستمانەوە بوو کە داس و چەکوشی لەسەر بوو، کە ئەوەش دیار بوودی سمبولی کۆمونیستێ. ئەمە تقریبەن ئەگە بڵم لەو تاریخەوە تا ئەو ڕۆژەی کە تەپڵی سەرکەوتنی ئینقلاب شۆڕش لە ئێرانی لێدرا 13 مانگی خایەند. یعنی لەو 13 مانگەیدا لە ماوەیەکی زۆر کەمدا سەرتاسەری لە ماوەی کەمتر لە 13 مانگ چلە بە دوای چلە، شار بە دوای شار، هەروەکو سناریۆیەک بەڕاستی. یعنی تۆ فکر بکەنەوە، دەمەوێت لەسەر ئەو نوقتەی ڕاوەستم. ئەو زەمان ئێمە بۆەوەی کە خەبەرمان هەبێت لە مەهاباد تەلەبەکان لە تەورێز دەچوین پێیان دەکوت تەلەفۆنخانە یا مخابرات، لە تەلەفۆنخانەی 2 سەعات 3 سەعات ڕادەوەستاین، ژووری بچووک بوون، تەلەفۆنیان دەکرد بە هەندیلی کتاب بتوانین لەگەڵ مەهاباد دایک و باب و برا و کەس و کارمان قسە بکەین. یعنی نە فاکس هەبوو، نە مۆبایل هەبوو، نە حتا تەلەفۆنی اعتیادی، هەموو ماڵێک گنەی بوو، بازە ماڵێکی دەوڵەمەند هەیان بوو. بەڵام دەدید ئەتۆ ڕۆژانە 1.5 سەعات BBC هەبوو. لەو 1.5 سەعاتەیدا تەواوی پەیامەکانی خومینی دەگەیشت. یا دایانکوت وڵا کاسێتی خومینی هاتووە، کاسێتی خومینی بە کاسێت دڕدەکە لە ماوەیەکی کەمتا لە سەرتاسەری ئێرانە ئەو کاسێتە بڵاو دەبەوە، بە میلیۆنی لێ کۆپی دەکرا. من ئێستا بیر دەکەمەوە ئەمە چ ڕێکخراوێک بوو، ئەمە چ تەشکیلاتێک، چ ڕێخستنێک بوو کە ئەم کارانەی دەکرد. ئەگەر جەماعەتێک ئاکادمی ئەوەم پێوە نەنووسێنن بڵێن عەلی بڕوای بە تئۆری تەوتە ئەو سیاسەتە. بەرحاڵ ئەمن ئێستاشی لەگەڵ بێت، پێم وایە بەشێکی زۆری سیاست لەگەڵ تەوتەئە، لەگەڵ موئامرە جەمین بووە. یعنی سیاسەتی ئەمڕۆی جیهانی و ئەو کاتی جیهانیش بەبێ ئەوەی کە تەوتەئەی زلهێزەکان و تەوتەئەی لایەنانێک نەبێت، ئەم سیاسەتە سەرکەوتوو نابێت. یعنی ئێستاش ئەگەر چاو لێ بکەین ئێمە تەوتەئە دەبینین. بەڵێ دەقیقەن ئەمن پێم وابوو ئەو دەم دەستگاهای جاسووسی ئەمریکایە کە دەستگایەکی یەکجار بە قووەتیان بە نێوی سەفارەتی ئەمریکا لە تارانێ هەبوو و ئاغای سۆلیڤان بەرپرسی سەفارەتی ئێرانێ بوو و بۆ خۆی لە خاتراتیدا دەڵێ هەموو ڕۆژێ ئەمن ڕەفسەنجانیم دەدیت. زۆربەی ڕۆژەکان لەگەڵ بەهێشتی و ڕەفسەنجانی و ئەوانەدا سەفارەتی ئەمریکا لە تاران کە بەناو دۆستی نزیکی شابوون و ئەمریکا شای بە ژاندەرمی دورگە و خلیجی فارس دادەنا و شا بۆ خۆی خواهاتپۆ سەر ئەوەی کە ئیقتداری قودرەتی دەکرد لە ئۆپێک. بەڵام ئەوان لە بنەوە لەگەڵ ئەو خەلاو لەگەڵ ئەو شانە نووسوانەی یا کە خۆیان دروستیان کرد ارتباتی هەبووە. خۆ بۆ خۆی دەڵێت ئەمە پێم وابێ معلوماتی ئەمریکایە. تۆ بزانەمە باسی ساڵی 79 دەکەین. ساڵی 89 دیواری بێرلین ڕووخا، یعنی 10 ساڵ. ئەگەر معلوماتی هەڵەی ئەمریکایە نەبا لەسەر سۆڤیەت، ئەوان معلوماتیان نەبوو کە سۆڤیەت خەریکە دنیا دەخوا، دێتە بۆ لای ئاوە گەرمەکانی جنوبی ئێرانێ دێت و خاوەرمیانە دەخوا قوتی دەدا. ئەمریکاش و بریتانیاش دەیانزانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلانی کەم 40-50 ساڵی داهاتوویان بە خێو دەکا، بە کانزاکان، بە سەرچاوە سروشتیەکان، بۆ لە هەمووی گرنگتر بە نەوت و غاز. ئێستا دەبینی دوای 50 ساڵان
مشکلەی غاز لە هەموو ئەوروپای بە چۆک داهێناوە، هەموو خەڵک تووشی قەیران بۆ لە بێ غازی. دا ئەوەیان دەزانی، بۆیە بە هیچ قیمەتێک نەیان دەویست کە کۆمونیزم لە ئێرانی ڕاکە تۆگە چاوە لە جۆغرافیا و جێگای جیۆپۆلیتیکی ئێرانێ بکەی لەو منتەقەیدا، تۆ دەبینی ئێران وەکو پشیلەیەکی گەورەست ئاوە هەر چوار قاچ و دەستی بڵاو کردوێتەوە، لایەکی سینە، لایەکی سۆڤیەتە، لایەکی تورکیەیە، لایەکی جنوبە کە خلیجە. خلیج ینی شاڕەی هاتوچۆی هەموو باربەرە کەشتی و نەوتیەکان و ئەوانەوە هەموو وڵاتانی دوورگەی عەرەبی. ئەمە لەو لاشەوە تورکیا، لەو لاشەوە عێراقە، کوتیان ئەگەر ئێران ئەوان کاتی خۆی ساڵی 59 عەبدولکەریم خاسم هات بۆ عێراقی کۆدەتای کرد بەسەر مەلیکیدا، ئەوان شا ترساکەەوە داستانێکی زۆر دوور و درێژە، شا ترسا ئەنواعی پیلانی کرد بە بارزانی و بەچی کە نەکا عەبدولکەریم خاسم سەر بە سۆڤیەت بێت، مەلیکی ڕووخاندۆ بڕۆن قاسمی بڕووخێنن. ئەوە بوو ئەو شۆڕشیان بۆ ساز کرد و ماڵی کوردیشی وێران کرد و 13-14 ساڵ بەنێوی شۆڕشی ئەیلول هیچ جنایەتێک نەمانەکرێت. شا تۆقی بوو، ئەمریکا تۆقی بوو لەوەی کە شا وردە ئەو پیاوە نییە، ئەو ئیقتدارەی وردە نییە کە بە بێڕەحمانە سەرکوتی لایەنی چەپ و کۆمۆنیزم بکات. بۆیە هاتن پێیان وابوو کە سۆڤیەت لە سەری ڕادێت، هەموو خاوەرمیانە، هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخوا، بەڵام دەبێ پێشەوە بگرین. ئەگەر ئەوان زانی بایان کە ئەو بەبرا کاغەزەی کە لە کرێملین لە خۆیان دروست کردو دەستگاهای جاسووسی ئینگلیس و ئەمریکایە، ئەم باوەڕ ناکەم ئاوە بە پەلە شایان ڕووخان بایە و ئەو وەزعیان بخواند. بەڵام ئەوان پێیان وابوو کە کرێملین زۆر بە قووەتە، ئەتۆمی هەیە، هەموو وڵاتانی هێناوەتە ژێرچۆکی خۆی و وردە دێ بەرە و شاخی ئەفریقایە، بەرە و ئەفریقای شمالی و بەرە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانەی کە پارەیان تێدایە، کانزایان تێدایە، هەموو شتێکە، ینی واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ بەشێک لە ئەفریقای. بۆیە هاتن بەڕێی من، ینی ئەگەر ئێستا بیری لێ دەکەمەوە بە چه سورعەتێک ئەم خومینیە بوو بە هێژمۆنی، بوو بە کاریزمایەک کە خەڵک خۆی لەسەر بەکوژ دەدا. ئەمن ئەو ڕۆژەم لە بیرە کە خومینی هاتەوە تاران، تۆ نازانی لە مێژوودا ئەو پێشوازەیە، ئەو جۆرەی کە خەلەبانێکی کاپیتانێکی فەڕانسەوی لەگەڵ خۆی دەستی بگرێ بە قادرمەی پلیکانەدا بێنێتە خوارێەوە بیباتە بە سەیارەی سەر ئاوەڵە بیبات بۆ شوێنی حاوانەوەی. ئەمن ئەوانە هەمووی وەکو سناریۆیەک ئێستا دێتە پێش چاوم کە بەڕاستی هەدەفێک لە پشتیەوە بوو. ئەمن لە بیرمە هەم لە تاران هەم لە تەورێز بەشی زۆری ناڕازیەکانی ئێران چەپ بوون بەڕاستی. تەنانەت هەموو خەڵکی ئێران لە بیرێتی لە ڕۆژانی ئەووەڵی کە شار ڕۆیی دواتر، دوای 11 مانگان شار ڕۆیشت و چریکی فیدایی کە ئەو دەم مەشهور بوون بە شەڕی چریکی و بە خۆشەویستیش بوون، زۆر خۆشەویست بوون بەڕاستی. دوایە خۆیان ئاوەخێن تاڵ کرد و دوایە خۆیان ئاوا لێ کرد و چوونە ژێرباڵی. ئەوەش دەینە سەریکەوە بەشێکە لە سناریۆکە. ئەمە رادیۆ تەلەڤیزیۆنی ئێران هەمووی سەدا و سیمای پێ دەڵێن ئێستا رادیۆ تەلەڤیزیۆنی میلی ئێرانیە لە دەستی چریکەکاندا بوو. زۆربەی ئەم دام و دەستگایانەی کە خەڵک گرپوونی بەدەستی چریکەکانەوە بوو، لە تاران، لە تەورێز، لە شیراز ئەوانە. لە ناکاو تەواوی ئەوانە شیر چۆن هەڵدەچێ دەکوڵێ. ئەم کەف و کوڵا یەکسەر فوویەکیان تێ کرد، خاو بووەوە. خومینی لە پاریسەوە پەیامی دەدا هەرچی تێکنۆقراتی، بڵم چی، تێکنۆقراتی ڕابرد و پیس، تێکنۆقراتی سەر بە هەموو حەو دەوڵەتان، لە هەمووی ئەوانە ئیبراهیمی چێ بوو هاتەوە، ئەوانە هەمووی لە ماوەی کەمتر لە 24 سەعاتدا دەوری خومینیاندا لەو گوندەی شاتۆچی پێ دەڵێن
لۆ شاتۆ لەوێدا ئەوانە هەمویان دەوریاندا و بوون بە تیمێکی گەورە و دەوڵەتێکیان دروست کرد لەوێ لە پاریس و پاریس وەکو وڵاتێکی دموکراتیکی ئەوروپایە دمی خۆی بەست نەتەنیا دمی خۆی بەست هەموو هاوکاریان کرد هەموو ئەوە بوو کە 3 مانگ پێش ئەوەی کە ساڵی 79 بێت ئەوانە ئاڵمان ئینگلیس ئەمریکا فەڕەنسا چون لە گوادەلوپ کۆبوونەوە لە گوادەلوپ کوتکەکان لە مێزەکەیاندا کوتیان شا تەواو بۆی تر تا ناوێت ئەم سناریۆیە بێنە تۆ بزانە تاسەری ئەم جوڵانەوە گەورەی هەمووی یەکسەر بوو بە ئیمام حوسێن و شیعە یەکسەر بوو بە موریدی خومینی ئەم ژنانەی کە تا دوینێ پێرێکانە لە ئێران مەشهور بوو دەیانکوت پاریسە دەیانکوت ئێران لە پاریس ئازادترە قژڕ و تەنورەی کورد هەمووی چۆ ژێر چارشە و سوور ژێر عەبای کاکە لە بیدایەتدا یعنی دەبێت شاهیدێک بدەین لە بیدایەتەوە ساڵی 79 و 80 بە زۆری نەبوو کاکە وەکو مەکتەبێک خەڵک بۆ خۆی وەری دەگرتەوەی یعنی هەمووی ئەوانە پیاوەگەر لە کنیەک دانێ وەکو پانۆڕامایەک و بێنێ ئەو جارەکانە هەڵی سنجێنێ تۆ دەبینی کە نەقشی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ئەو کات کە ئیشای بوو ئی چەپەکان بەڕاستی ڕۆڵێکی یەکجار جێگای لێکۆڵینەوەیە یعنی بە تایبەت نەک چەپەکان خەڵکانی وەکو بنی سەدر قوتبزادە ئیبراهیمی چی پێ دەڵێن بە هەر حاڵ ئەوانە کە هەمووی سازگارە و مازگار ئەوانە هەمووی بابەتێک بوون کە وەکو شتێک کە شانوێکیان پێ ئەسپاردراوە و دەبێ ئەو شانوێ بە تەواو بگەێنن بە دڵنیایی ئەمن ئێستاشی لەگەڵ بێت دڵنیام لەوەی کە ئەوە فکر و ئەقڵی مەلایەکی ئاخوندێکی کە هەموو ژیانی دانیشتۆ لەسەر تۆشەگەڵەیەک و ئەمە ئەقلیوان نەبوو سیرکە لە بیدایەتەوە کە لە گوندەکەی فەڕەنسەی شەی بە دەورەوە بوو هەموو ڕۆژە ئەمریکایە کاتۆ ڕۆیشتۆ هەموو ڕۆژە ئینگلیسیە کاتۆ ڕۆیشتەوە و فەڕەنسەویشە لەوێ بوون خۆیان خانەخێ بوون و ئەوجا بێجگەلەوەی لۆبێکی تێکنۆقراتی کۆنی ئێرانیشە بە دەوریان بۆەوە لە بنی سەدری ئەوە لە برایبی ئەوە نازام لە هەمووی ئەوانەی کە قوتبزادە دەستی ڕاستی خومینی بوو کە هاتنەوە کۆماری ئیسلامیان ڕاگەیان بەرپرسی ڕادیۆ تەلەڤیزیۆن و سەدا و سیمای ئێرانێ بوو قوتبزادە دوایە شەر بۆ خۆی کوشتی حەقیقەت ئەوەیە کە بەڵێ ئەوەی کە دەنابە دەڵێ زۆر ڕاستە ئەوان هاتن هێزی زۆر بە ملایمەتی زۆر لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنی چەپەم معاملەیان کرد هەتا ئەو کاتەی کە ئیشیان پیان نەما ئەو جار هاتن گرتیانن کوشتیانیان منعیان کردن منع حیزبیان کردن منع نازامچیان لێکردن و ئەوانە زۆر سەیرە یعنی بۆ خۆیان ملیان بۆ ئەو ئەمری واقعە ڕاکێشا کە ئەمری واقعیش نەبوو ئەمن پێم وابێکە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە تەریق ئۆپۆزیسیۆنێکی چەپ کە یارمەتی دەربوو و دەستگاهای جاسووسی ئینگلیس و فەڕەنسا و ئەمریکا ئەمە شتێکە کە دەبێت ئەو ڕۆکانە تەئەممولی تێدا بکەین تۆ سیرکە ئەو ڕۆکانە دەبینی کە دنیا هەستاوە شۆڕشی ژن ژیان ئازادی تەقریبەن هەموو گەلانی ئێرانێ و هەموو تاکێکی ئێرانی ڕێک خستووە لە یەکی نزیک کردوونەوە ئەوە حەقیقەت ئەوەیە کە دەبێت بین وەکو فەلسەفەیەک باسی ئەو دروشمە بکەین کە ئەو دروشمە چەند بوعد و زەوایای پان و بەرینی هەیە کە هیچ دروشمێک حتا دروشمەکەی شۆڕشی باستیلی فەڕەنسەش ئازادی بەرابەری بەرادە ئەوانش حتا کونیا ئەوانەشی بەجێهێشتووە یەکێتی تێکۆشان سەرکەوتنی کۆمۆنیستەکانیش ئیتحاد یعنی هەمووی ئەوانەی بەجێهێشتووە چونکە لە هەمووان جامعترە لە هەمووان پانوبەرینترە و کەس تێیدا
ناکوژرێ کەس تێیدا قەتڵی عام ناکرێ ئەم دروشمێکە کە تۆش بەی خۆتی دەزانی منیش بەی خۆمی دەزانم خەڵک ژنانی لادێش بەی خۆی دەزانن و ژنانی قۆمیش بەی خۆی دەزانن ڕەنگە ژنە مەلاکانی قۆمێن لە هەموو ژنێک زیاتر زوڵمیان لێکرابێت کە دڵنیاشم وایە ئەمە دێمە سەر ئەوەی کە ئەوڕۆ لە شۆڕشی ژینادا کۆمەڵێک شتی غامسەیە من دڵنیات دەکەم بێجگە لە ئامانجە سەرچیەکانی کە من و تۆ ڕۆژانە دەیبینین لە جادەکانی شارەکانی کوردستان لە جادەکانی تاران و تەورێز و شیران و بلوچستان و خوزستان بێجگە لەو ئامانجانە کۆمەڵێک ئامانجی دیکەی گڵاویش لە پشت سەری ئەوەیە هەرەوەی کە جەنابەت دەڵێ کۆمەڵێک کار بۆ ئەوە دەکرێت کە ئەم شۆڕشە بەلای ڕێدا بێت تۆ مەسەلەن چاولێکە لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوو لە 2002ەوە ڕێکخراوەیەک لە ئەمریکا دروست بووە کە پێی دەڵێن نایاک ئەوە نابێ ئەقڵی مەلای بێت ئەمە ئەو تاو مەلا دەبینین مەلا ئەو سیهۆدا ئەوەی مەشەریە ئاخوندەکە عەلەم الهودایە ئەوە تا مەدایان بینین کە ئەوانە کۆمەڵێک نوخبەی زۆر بابەتی لە ساڵی 2002ەوە چوون و یارمەتی ڕاگرتنی ئەم حکوومەتە جەلاد و خێنمژ و ئەوە دەدەن کە ڕەحمی نە بە مناڵ نە ڕەحمی بە ژن نە ڕەحمی بە هیچ ڕێکخراوەیەکی سیاسی تەنانەت نەکردووە و ئەوەی کە ئێستا لە تاران پێی دەڵێن حکوومەتی بەچەکوش بەڕاستی من حکوومەتێکی من ئەڵکوژە ئەم ئاغای تریتا پارس کە ئەو ڕێکخراوەی دروست کرد نایاک ئەمە لە ساڵی 2002 ئەم نوخبانن کە بەڕاستی بەڕێی من کاری مەلا نییە ئەو مەلایانەی کە لە تارانۆنە ئەوانە ببینێتەوە مەسەن تۆ بزانە بە درێژایی 15 ساڵ ئاغای جەوادی زەریف کە لە ئەمریکا خوێندوێتی کابرایەکی ئەمریکایەکی سرف یعنی ئاسیمیلەی ئەمریکایە بووە ئەوەندە لەوێ بووە دێنە دەبێتە وەزیری خارج ئەم پردی نێوان ئاغای زەریف و ئەم نوخبەیەی کە نایاک دروست دەکەن جێگای لە کۆڵینەوەیە مەسەلەن ئەو لۆبەی کە لە تەریق نایاکەوە بۆ کۆماری ئیسلامی کراوە بە درێژایی ئەو 20 ساڵی ڕابردوو 23 ساڵی ڕابردوو تۆ دەبینی کە جێگای ئەوەیە کە پیاو هەڵوێستەیەکی تدا بکە جێگای ئەوەیە کە بێم بزانین ئەمە ئایا واقعەن ئەقڵی ئەم دەسەڵاتەیە کە لە تاران دەیکا چونکە جار ئەقڵی دەسەڵاتی تارانێ دەبینین زۆر منداڵانەیە زۆر کاڵفامانەیە بەڵام تۆ مەسەنە کابرایەکی وەکو تریتا پارسی دێ لە ساڵی 2002 بە نێوی ڕێکخراوەیەکی مەدەنی دێ دەڵێ با ڕێکخراوەیەک بۆ بەرژەوەندی لە باری مەدەنیەوە بەرژەوەندی ئەمریکایی ئێرانی بۆ خۆمان دروستکەین و ئەوانت لە ماوەیەکی زۆر کەمدا مەسەن تۆمان بۆ خۆمان لە ئەوروپا ژیاوین هەتا ئێمە دەتوانین لە دەسەڵاتێکی وڵاتێکی پچووکی وەک سویدە نزیک بینەوە قیرسپی دەبێت زەحمەتە نزیک بینەوە بەڵام ئەوە لە ماوەیەکی زۆر کەمدا سەر لە کۆشکی سپی دەردێنێت وە کاندید دەکرێت لە جەریانی دەورەی ئۆبامادا کە بیکەنە مدیری شوڕای ئەمنیەتی کۆشکی سپی ئەو شغڵە گەورە کە لە وەزیر گەورەترە یعنی ئەمە دەبێ بیم زانین بۆ لەلایەکی دیکەوە ئەوانە دێن و لۆبێکی گەورە دەکەن بۆەوەی کە نابۆ شەڕ نابۆ تەحریم نابۆ ئەوەی کە ئێران حیساری لەسەر بێت و دەچن هاتچۆ ئێرانێش دەکەن و دەبینی یەکێک لە مۆرە هەر سەرچەکانن ئەو ئەعزای ڕێکخراوی نایاک کە تەحریمەکان لەسەر ئێرانە لابە لە مەسەلەی شەڕی هەستەییدا لە مەسەلەی بەرجامدا دەورێکی یەکجار سەرەکی هەم لە دەورەی ئۆبامادا و هەم دواتر لە دەورەی ترامپدا دەجێڕن زۆر گەورەکی و زۆربەیان ئەو ئازایانە ئەو چی پێ دەڵێن
ڕۆشنبیرانی چی تەکنۆقراتە ئێرانیەکانی ئەمریکایە زۆربەیان لەگەڵ تەواوی سناتۆر و هێزگەلی ئەفرادگەلی زۆر بە قووەتی سیاسەتی ئەمریکایە تەنانەت هاتوچەی خانەوادەجی دروست دەکەن، تەنانەت زۆر لێک نزیکن. ئەمن پێم وانێ ئەوە کاری ڕوحانی یا ئەوە بێت بۆ چونکە دەبینی کە ئاغای زەریف پەیدا دەبێت لە دوای 2010 ئاغای زەریف کابرایەکی تێکنۆقراتە و من دڵنیام مەسەبی شتی ئاوانیە، بەڵام ئیتر ئەو بەرژەوەندی ئەو ڕۆ ئەو مەعموریەتەیە کە پێی ئەسپاردراوە کە بتوانێت هەمووی ئەوانە مەنیجمنت بکە، هەمووی ئەوانە ئۆرگانیزە بکە بۆ ئەوەی کە ئەو لۆبیە قورس و قایمە بۆ ئێران. مەسەلەن تۆ بزانە ئەوە کوا دەتوانێت کاری مەلای قۆم بێت کە لە ناو دەستگایەکی گەورەی وەکو BBC-دا مەشهورە دەستگای ڕاگەیانی BBC دەبێ بێلایەن بێ، دەبێ عالەمی بێ، دەبێ نێونەتەوەیی بێ، دەبێ زۆر 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 شتی دیکە، بەڵام تۆ دەبینی BBC-ی فارسیدان دراوە بۆتە هێلانەی جەماعەتی سەر بە کۆماری ئیسلامی. جەماعەت قەدرێکی خەڵک هەر ناوی نابوو ئایەتوڵڵا BBC ناوێن نابوو، ئەوە دوینە پێرێ خانمی مەسەنەن ڕعنای ڕەحیمپور و ئەوی دیکە و ئەوی دیکە و ئەوی دیکە کە زۆرم با ناوی کەس نێنین، بەڵام دەبینی کە ئەوانە هەموو لە مەرکەزی لەندەن ئەو دەستگا گەورەیە ئەو وڵاتە گەورەیە لەباری داڕێشتنی سیاسەتی جیهانیدا دێنن ئەوانە دەردەکەون. ئەگەر مەبەستت ئێران ئەم 4-5 مەلایەن کە زوو وەک مۆرە لایەندە بە ئەحمەدی نژادە و بە خاتەمیە و ڕوحانی ئەوانە، ئەم باوەڕ ناکەم ئەم کارە زەریف و ئەم کارە حەساس و ئەم کارە دەقیقە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوو بوو لەگەڵ ئێران کردوێتی لەگەڵ دەوروبەر. مەسەن تۆ بزانە ئەمن لە بیرمە ساڵی هەفتاکان بڕوان پێ بکە هەموو دنیا دژی ئیسرائیل بوو، هەموو دنیا بەردی بە ئیسرائیلدا دەدا، هەرچی خوێندەوار بوو، هەرچی ئینتەلێکتوێل بوو، هەرچی چالاکی سیاسی بوو. تۆ بزانە 44 ساڵە جمهوری ئیسلامی لە شێ بەردێکی بە ئیسرائیل بوو. ئیسرائیل کاری خۆی دەکە، خانەسازی خۆی دەکە، ڕۆژ بە ڕۆژ بە قووەتتر بووە. یعنی ئەمانە هەمووی تۆ مەسەن بۆ لە چاولێکین با ئەو 44 ساڵەی بەرژەوەندیەکانی غەرب لە سایەی کۆماری ئیسلامیەوە کە بەڕێم خۆیان دایاننا و هەر لەسەر هەمووی ئەوانەی کە کوتم نامەوێت زۆر بە زەقی بیڵم بۆی کە فەوری بەرچەسپی ئەوەی کە عەلی بڕوای بە موئامرە و تۆتە ئەیە پێمەوە دەنووسێ، بەڵام حەقیقەت ئەوەیە کە تۆرە بزانە وەرە باداینین لەسەر مێزێکی بەرژەوەندیەکانی ئەو وەکو پانۆرامایەک بەرژەوەندیەکانی ئەو 44 ساڵەی لە سێر سایەی کۆماری ئیسلامی ئێران تووشی غەرب بووە، تووشی ئەمریکایە بوو، بە نەسیبی ئیسرائیلێ بووە، بیژمێریم بزانی چەند زۆرە. باشە وەختێکی تۆ دەزانی کە ئەم هەموو قازانجت پێدەگا قابیلە بیرروخێنی قابیلە ئەوە بکەی. ئەمەن پێم وابێ کە هەر خودی ئەوەی کە باسی ئەو ڕێکخراوی نایاکمان کرد، ئەمە ئەو کریتا پارسیە ئەرزمکردن لە خانەوادەیەک بووە کە زەمانی شای باوکی سیاسی بووە، لە زیندان بووە. تۆ دەزانی لە زەمانی شای کە زیندانی بووی یا مەسەبی بووی یا چریک و کۆمۆنیست بووی. ئەمە لە خانەوادەیەکی مەسەبی هەڵدەستن دوای ئازادبوونیان لە ساڵی 74 لە زیندانی شای دەچن بۆ پەنابەری بۆ سوید. ئەو تریتایە 4 ساڵی عمر بووە، منداڵ بووە، بەڵام ئەوان خۆیان بە زەردەشتی مەعەرەفی دەکەن و بە نێوی ئەقەلیەتی زوڵم لێکراوی زەردەشتی پەنابەری وەردەگرن و لێ وەکو هەموو خانەوادەیەکی پەنابەر دەخوێنن و ئەم کوڕە خۆی پێدەگەێنێ. ئەم کوڕە بە نێوی تریتا پارسی کە ئەسڵ و ئەساسی نییە دەخوێنێ و لە ئەوروپایە ناوگۆڕین زۆر ئاسانە. تو عەریزەیەک دەدەی ناوی خۆت دەگۆڕی، تەنیا شوێنێکی شتێک کە زۆر زەحمەتە بگۆڕدرێت شوێنی میلادە. ئەم شەدەنا ناو دەگۆڕێت، ناوی پاش ناو دەگۆڕدرێت، تەنانەت تەمەنیش دەگۆڕدرێت، بەڵام شوێنێکە لە کوێ لە دایک بووی ئەو زەحمەت دەگۆڕدرێت. من دەزانم لە سوید ئەمە دەڕوا تا خوێندنی ماستر لە زانکۆی مەشهوری ئۆپسالایە لە حقوقی نێونەتەوەیی
ئەمە دێمەستەری ئەمانە خۆیان بە زەردەشتی نیشانداوە بەڵام ئەوەی کە لێکۆڵینەوەی لێکراوە ئێستا دەردەکەوێ لێرەدایە گرینگە چۆن ئەم عنسرانە ڕەپت دەدەنەوە بە جەماران ڕەپت دەدەنەوە بە خومینی ئەمە گوایە کوڕی نەوابی سەفەویە نەوابی سەفەوی کوڕی نەبوو بەڵام سێ کچی هەبوو سەدیقە و فاتمە و زارە ئەم سێ کچە ئەمە کوڕی کچەکەی ئاخرەتی نیوی زارایە ناویشی ئەبولفەزلە ناوی ئەبولفەزلە بەڵام میتر ئەو ناوەی کە چۆتە سوێدێ بۆ خۆی هەڵبژاردەوە دواتر بۆ بە یەکێک لە هەرە نزیکەکانی دەستگای لۆبیگەری ئەمریکایی ئێرانی و ئەو ڕابتانە هەمووی بە یەکەوە وەسڵن کە کاتێک ئاغای زەریف تەداخولی ئەو ڕێکخراوەیەی دەکا نایاک کە ئەمە تەواو ئەمریکایی و تا ڕادەیەکی یەکجار زۆر نزیکن لە دەستگاهای سەرەوەی کۆشکی سپی و وەزارەتی خاریجە و هەمووی ئەو شەریکە گەورانەی بازرگانی و ئەوە دیێرەدایە کە من دەڵێم ئەم ڕۆکانە ئەم جەماعەتەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ڕۆژانە لەسەر دەستگاکان و ڕۆژانە لەسەر میدیاکانەوە دێن و دەستن و لە من و لە تۆ زیاتر دژایەتی کۆماری ئیسلامی دەکەن باگرام مەسەن ئانەکانە یەکی وەکو موحسینی سازگارە وەنیە یەکی وەکو مەسەن ئەو ڕەعنایە یەکی وەکو خانمی محەممەدی یەکی وەکو ئەوانە هەمووی ئوروپا دیدەی سێکۆلار نەمای خۆیان بە ئەو پەڕی غەربی نیشان دەدەن غەرب زەدەیەکی تەواون مەسەعان کابرایەکیان هەیە لە BBC بەهمەنی کەلباسی ڕسمی لێ بڵاو بۆتەوە لە قەراغ دەریا و بەڕوت و قوتی لەگەڵ کچان و مچە یعنی ئەمە چۆن شتی ئاوا دەبێت ئەوانە بەناو مدافعینی لە ئایەتوڵڵا BBCەوە مدافعینی کۆماری ئیسلامین دقیقاً یعنی ئەگەر ئەوانە نەبایەن ئەو لۆبێ قایم و غەرب زەدە سێکۆلار نەما هەمویان سێکۆلار نەمان هەمویان بۆین باغ جامی شەراب بەدەستەوە لە مەجامعی بین المەلەلیدا ئەو عنسرانە لەلایەکی مەسەلەن خانمێک پەیدا بوو لە ئاخر ئینتخاباتدا ئێلاهەیە هیکس ئێلاهەیە هیکس معلوم بوو ئەو خانمە جوان و ئاوەڵە و سپۆرت چی پێ دەڵێن سپور و شتی ئاوا دێنێ مدافعی کۆماری ئیسلامێ یعنی هەڵدەستێ دەچێتەوە ئێرانێ و دێتەوە و دەڕا و خانمێکی زۆریش ئازادە لە میدیاکانی ئوروپایە و شوێنێکی زۆر گرنگیشی گرتووە ئیمافی مرۆڤ و ئەو جۆرەشتان نوێنەری ئێرانە لە حقوقی بەشەر ئەمە ئەوانیان هەموو بۆ دروستکردن ئەمن دڵنیام ئەوانە هەمووی کاری غەربە غەرب بۆی دروستکردن و ئەو ڕۆکانە ئەوە بۆتە بەڵایەک بۆتە تۆقێک تۆ دەبینی کە ئێستاشی لەگەڵ بێ ئەوە هەفتا و چەند ڕۆژ لە شۆڕشی ژینای تێدەپەڕێ ئێستاشی لەگەڵ بێت غەرب ئەو گەرم و گوڕەی نییە ئەی باشە غەرب ئەتۆ بەزاهیر ئەوە 40 ساڵە بەدەست مەلایەوە دەناڵی 20 ساڵە دەڵێ ئەوی کۆماری ئیسلامی ئەی باشە ئەوە تاو بۆ تەڵکەوتووە یعنی ئەو جوورەی کە دەبوو ئارەزووی ئیسرائیل و ئەمریکایە نەمانی کۆماری ئیسلامی بێت نایبینین لە شلەیان داوە بێدەنگن یا ئەو جوورەی کە دەبوو دەعم بکەن دەعم ناکەن بەڵام شادیەکە دەوەدایە نوقتە موسبەتەکە و ئیجابەکە دەوەیدایە کە ئەوڕۆ لەسەر جادە لەسەر ئەرزی جادە کۆمەڵانێکی خەڵک لەسەر جادەن کە ئەم ڕاعاتکردن و ئەم سیاسەت و ئەم موئامرەی ئەمریکا و غەرب و ئیسرائیلە نازانێت هەمویان ژینان هەمویان یعنی من دەمەوێت لێرە باسی شتێکی بکەم ئەگەر کۆمەلگای ئێرانی 90 میلیۆن بێ 85 میلیۆن بێت بە هەموو حیسابێکی 70 میلیۆنی 65 میلیۆنی ژێرەوەی 30 ساڵە یعنی نەوەیەک لە سەرجادەیە
کە ئەم شتانە نازانێت نەوەیەک لە سەرجادەیە کە لەگەڵ ئەوە لەدایک بووە من و تۆ ئەوە فێر بووین ئێستاش تاکو نەمەسیجێک دەنووسین پەنجەکانمان نایکە بەڵام کچ و کوڕانی ئێمە ئاوا دەکەن کتێبێک دەنووسن جا بۆیە ئەو نەوەیە ڕەنگە نەچێتە ناو قوڵایی ئەو موئامرە و ئەو بەزمی سیاسەتی غەرب و ئێران و مەلاکان کە ئێمە عادەتمان پێگرتووە ئەمن پێم وابێ ئەو نەوەیە بە هیچ شتێکی سیاسەتی غەرب و ئێهمالکردن وەستا ئێستا حەیقەتەوەیە شۆڕشی گەلانی ئێرانیە لەسەر جادەکان کە بەردەوامە ئەمریکا و وڵاتانی غەرب ئێهمالیان کردووە گومانێک هەیە کە جارێ غەرب بە تایبەت ئیسرائیل کە بەزای زۆر توندە و خۆی حازر کردووە موشەکی لەدا لە ئێرانێ و ئەو نمایشانەی کە دوێنێ و پێرێ یەک دوو دانە دانیشمەندی هەستەی ترۆر کردو ئەوانە ئەمە لەو باوەڕەدانیم کە ئەوان گەیشتێتنەوە قەناعەتەی کە تاریخی مەسرەفی کۆماری مەلاکان تەواو بوو لە لایوان لە ڕوانگەیوانەوە بەڵام هەموو شتێک لە بۆ ڕوانگەیوان نییە ئەوڕۆ زۆر خەڵک دەڵێ 4% عەشیمەتێک بێنە سەرجادەی حکوومەت دەڕوخێ ئەوڕۆ لەوە دەرچووە شۆڕشی ژیناکان یعنی ئەو شۆڕشەی کە ئەو گەنجانەی کە وەکو من و تۆ قاڵ نەبووە لە سیاسەتی موئامرە و غەرب و ئیسرائیل و سۆڤیەت و ڕووس و سین و ئەوانەدا ئەو بریاری داوە لەو پەڕی ئازادیدا لەو پەڕی مێشکراوەییدا لەو پەڕی سادەییدا دەزانێت چی دەوێت ئەوە ئێمە بووین کە لە سەردەمی شۆڕشی شایدا کە ڕووخا نەمان دەزانیت چمان دەوێت تا پێش شۆڕشی شینە تا 2 مانگونی لەوە پێش کوڕی شای هەموو شەوێ قسەی دەکرد کوڕی شای هەبوو ڕەزاشا حمایەتت میکە یعنی ئەو بە زمانە هەبوو بەڵام بە تۆ بزانە لەو 2 مانگەیدا ڕەزاشا لە قوتوی ئەتاریدا نییە ڕەزاشا لە کوێیە ئەو تند و تیژەی 2 مانگ لەوە پێش 3 مانگ لەوە پێش ئەمە پێم ئابوو ڕەزاشا و ڕۆکانە ئیتر هەموو ڕۆژە لەسەر جادەیە هەموو ڕۆژەی تر ئەوە پەمپی شۆڕشەکە دەدا یا ئەمریکا هیچیان نیان کردووە ئەوەی کە ئەو ڕۆکانە دەکرێت خۆشبەختانە بە شادیەوە دەڵێم ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو پاڵپێوەنانە ئەو دروشمە مقدسەیە بەڕێی من بانی بنێمە دروشمێکی مقدس دروشمێکی ئاسمانی کەوی ژیان ئازادیە ئەو ژیان ئازادیە ئەو ڕۆکانە بەرگەی سیاسەت و دیپلۆماسی و نازانم چی ئەوانە دەگرێت و زەربی سفریان دەکاتەوە ئەوەی کە دەبوو ئەوڕۆ هەمومان هەستمان پێکردایە میدیاکانی ئەمریکایە میدیاکانی ئیسرائیلە میدیاکانی بریتانیایە میدیاکانی فەڕەنسای و بەڕاستی پێزگەلەوەی دامێک تۆ لەبیرتە 2 مانگ لەوە پێشتان وڵای ئینترنێت وەر دادنین کوا ئینترنێت خۆ ئەگەر ئەو ڕۆکانە لە شار و گوندەکانی ئێرانی ئینترنێتە بێت خۆ هەر دەست بەجێ جمهوری ئیسلامی هەڵدەقتەچێ بەش کێشەی گەورەی ئەو ڕۆکانە خەڵک نانە دەرمانە ئینترنێتە هەر سێکیانمان نییە دەی هەر سێکیان غەرب ئەگەر بەڕاستی پیاوی درۆنیە دەتوانێت هەر سێکیان تامین بکە نەیکردووە و ئەلحەقیش گەنجانی ژێر 30 ساڵی کۆمەڵانی گەلانی ئێرانە منەتیان نییە خۆیان دەیکەن بە گیانی خۆیان بە خێنی خۆیان کردویانە بەڵام ئێمە لەو توێژەیدا دەمهوێ سرنج بدەمە سەر ئەوەی کە ئێمە دەبێ ئەو ڕۆکانە وریابین و ئاگامان لەوە بێت کە جەماعەتێک وەکو ئەوانەی کە بۆم باس کردی ئەو لۆبیانەی کە مەسەرەن ئاغای نازانم چی حەقیقی لە کانەداوە ئەوە چەند ساڵە لەسەر تەلەڤیزۆنانە تەبلیغ بۆ کۆماری ئیسلامی دەکا ئەم ئیلاهەیە و ئەو نەرگیس و ئەم هەموو ژنانە کە سوەرم پێسەیرە ئەتۆ کچە مەلابی بەڵام لە ئۆپسالایە بەو پڕی ئازادی بخوێنی و چ بکەی ئەمە جێگای گومانە دەبێ ئێمەوەی بۆ کۆمەڵانی خەڵک ڕوونکەینەوە کە مەلا شیعە درۆزن
یعنی منداڵی خۆی لە ئەوروپا دەخوێنێ، ئاخونزادەکان لە باشترین ژیان و ئاخر مۆدێلی سەیارە و ئاخر ڕەقاسە و ئاخر دیسکۆ و ئاخر هەمووی ئەوانە دەگوزارێنێ. ئەو میلەتە دەبێ وریا بێتەوە کە ئەوانە جێگای متمانە نین. میلەت وریا بۆتەوە. ژیناکان کە ١٧٠ میلەتی ئێرانێن ئەوان وریا بوونەوە. ئەوەی کە وریا نەبووتەوە ئەو هێزەیە بە ناوی بەسیج و سپای پاسداران و ئەوانە دەبێ ئەوان وریا بێنەوە کە کاکە کەس حیساب بۆ ئێوە ناکا لە دوا ڕۆژی ڕووخان و نەماندا. ئەتۆ بێ سەرپەرش دەمێنێەوە، ئەتۆ سەرت بێ کڵاو دەمێنێتەوە. بۆیە دەبێ ئەوان زۆر چاک ئاگایان لە خۆیان بێ. نقطەی ئیجابی و گەورەکەی دەوەیدایە کە کۆمەڵانێک ئەمڕۆ ڕابەری سەرجادەی دەکەن کە هەموو ژێر 30 ساڵن، هەمووی ژینان. ئەوانە زۆر جۆ نادەنەزەوەی کە بچنە ژێرباڵی فڵان دەوڵەت و فڵان لۆبی و فڵان نازانم ئاکادمی و فڵان چیچیەوە. بۆیە ئەمن دڵم یەکجار بەوەی خۆشە کە ئەوان ئەم هێزەی کە ئەو ڕۆکانە جادەی ئێرانی بەدەستەوەیە و شۆڕشەکەی بەدەستەوەیە ئاوا ئاسان جێبەجێ نابێ یاخی. یعنی ئەوە نییە کە بتوانێت تۆ زۆر زوو دەستی بەسەردا بگری. بۆیە ڕەنگە دەوەیدا ئەمریکا و غەربیش دەوەیدا دەستەوەستان بمێننەوە کە من هیوادارم ئەگەر ئەوان دەستەوەستان نەمێننەوە لە مقابل ئەو هێزەیدا معلومە و شۆڕشە شکست دێنێت. بەڵام خۆشیەکەی لەوەیدایە کە ئەم شۆڕشە ئاسان شکست نایەنێ بۆ چونکە باسی ئەوە بۆ کردی نەوەیەک ئەم شۆڕشە بەستەوەیە کە نەوەی سرعەتە، نەوەی ئەو ڕۆیەکە کە یاخیە، نەوەی ئەو ڕۆیە کە تا ڕادەیەکی زۆر هەر بڕوای بە دەوڵەت نییە، بڕوای بە دەوڵەت و نەتەوەژ نییە. ئەوەی کە سەردەمێک ئێمەمانان زۆرمان خۆ بۆ دەتوانە تا ڕادەیەکی زۆر ئەفکاری ئانارکی و ئانارشیستی بە سەروانەدا زاڵە و ئەوانە شۆڕژگەری بە معنای واقعین بەڕاستی ئەو 22-23 ساڵی کە ئەوە تا دەبینی هەموو ڕۆژە دە 15یان لێ دەکەوێ و شەهید دەبن. بۆیە ئەمە خەتەرەکە لەوەدا دەبینم کە دووبارە ئەوەی کە ئەو توێژی تێکنۆقراتی سێکۆلارنەمای غەربزەدەی ساڵانی 79-80 کە فریای خومینی کەوتن تا خۆی جێبەجێ کرد و سپای پاسدارانیان بۆ داخست و بزانین سپای پاسداران ئەوان دایان مەزران. ئەتۆ دەزانی کە زۆرێک لە ئۆرگانیزەکردنی دام و دەستگاکانی دەوڵەتی لە ساڵی 79-80 ئەوان بۆیان کردن، زۆربیان دوای هەمانیشی کوشت. تۆ بزانم مەسەلەن حیزبی تودە چی بۆ کرد؟ چریشی فریایی ئەکسەریەت چی بۆ کرد؟ یعنی ئەو یارمەتەی کە ئەو نوخبەیە خومینیدا یەکجار گەورە بوو لە پێگەیاندنی وە سەقامگیرکردنی ئەو کۆمارەی کە ئێستاوە 44 ساڵ عمری بەسەر دەچێت. ئەمجار ئەوانە ئەوە ناکەن. ئەوانە ئەو نوخبەیەن کە بەڕاستی دانێ بڕوخێت، بریاریان داوا بڕوخێت بە تەمای سازش و ئیسلاح نین. دوای نەپێرە دیسانەکانە ئەو ئاهەنگە لێدەدا خامنەیی کە وەرن بە بزانین ئیسلاح تەڵەبەکان بێ. مەسەلەن یەکێکو محەممەدی خاتەمی ڕێی جمهوری پێشوو دەچێت پەنا بۆوانە دەباتەوە. ئەمە سەرناکەوێت، ئیمتحانی خۆشیان داوە. باشیشە کە کۆمەڵانی خەڵک فریوی ئەو سیاسەتانە ئیسلاح تەڵەبی دەخۆن. ئەم باسی ئەوم دەکرد ئەگەر ئەم تەوژمی ئیسلاح تەڵەبی یا خەتی ئیسلاح تەڵەبی یا محەممەد موسەوی یا کەڕووبی جنبشی سەبز ئەوانە نەبایە ڕەنگ بوو جمهوری ئیسلامی عمری تا ئێستا درێژ نەباوە، ئەوەندە درێژ نەبا. بەڵام ئەوانە هەموو جارێ هاتوون وەکو کەتالیزۆرێک هاتوون دەستیان بە عمری جمهوری ئیسلامیەوە گرتووە. ئەوانە لە ڕۆژی ئەوڵەوە دژی نیزام نەبوون. ئەوانەی ئەو ڕۆژ لە BBC لە ئەمریکا لە ڕێکخراوی چیم پێ دەکوت ئەوەی ئایاک لە ڕێکخراوی ئایاک ئەوانەی کە ئەو ڕۆکانە دێن لەسەر وەکو ڕعنا و ئەوانە دێن قسە و شتیوا دەکەن، ئەوانە بڕوایان بەوە نییە، ئەوانە ئەوە نین کە بتوانن دەست بە عمری کۆماری ئیسلامیەوە بگرن. بۆ چونکە تەڕەفەکەیان توێژێکە نەوەیەکە کە بەڕاستی لە هەموو شت بێزارە. ئەوەی کە ئەو ڕۆکانە دەبیستم لەولای ئەوە کۆنە سیاسیەکان و هێزە تەقلیدیەکان بە تەمای بەرەیەک و بە تەمایەکی ئەوانە ئەمە سەر ناکەوێت، لیان قبول ناکەن. ئەو نەوەیە
ئێمەی قبول نییە، ئێمە ئەکسپایر بووین لە لایوان، ئێمە لە لای ئەم منداڵەکان ئێستا منداڵەکانی من لە سەرزادەن مەسەلەن 22 ساڵ و 30 ساڵ و 31 ساڵ و ئەو پەڕی ئەمانە لێیان گەڕین باشترە، ئەسڵەن نایەنە ژێرباری ئەم سەرکردایەتیە تەقلیدیەی کە دەزێنی هەموو عالەمێدایە، هەتا ئێرە لە باشوور لە سیاسەتمەداری ئەوروپی، سیاسەتمەداری وڵاتانی دیکە کە پێیان وایە کە مەسەلەن دەبێت فڵان کورت و کرمانجی ئێمەمانان ئەحزابی تەقلیدی، ئەحزابی کلاسیک لەو مستەوایەدا نین کە بتوانن ئەو ڕووکانە جوابگو وەڵام دەرەوەی ویست و ئاواتەکانی کۆمەڵانی خەڵکە ئەو نەوەیە، نەوەی ژینایە، ژیناکان بە ئێمە جواب دادرێنەوە، دەبێت لێیان گەڕین لە ناو جادەدا، لە ناو بەتنی کۆمەڵانی خەڵکدا، لە ناو شیعار و مەرگ و چوونی سەر قەبراندا ڕابەری ڕاستەقینە، ڕابەری واقعی، کاریزمای واقعی دەبیندرێتەوە، بۆ خۆی دێتە پێشێ، بۆ خۆی بە قەولی فارس دەڵێ زوهور دەکا. ئەمن دڵنیام لەوەی کە ئەوان چی دیکە بڕوایان بەو شێوە سیاسەتە تەقلیدیەی دموکرات و کۆمەڵە و نازانم پارتی و یەکێتی و ئەوانە نەماوە، ئەمانە تەواو بووە، 45 ساڵ بەسەر چووە، تاریخی مەسرفی ئەوانە بەسەر چووە، دەبێ بێنی بزانین بۆ خۆیان چیان پێ ئەو نەوانە، بۆ خۆیان پێیانە، بۆ خۆیان جارێ درۆیان پێ ناکرێت، سادقن لەگەڵ خۆیان، لەگەڵ یەکتر پێ تەعاڕوفن لە هەمووی گرنگتر. مەسەن لە ماڵێکی 6-7 کەسیدا کە مەسەن خانەوادە ئێمە 6-7 خوشک و برا، کاکە ئێمە دایک و بابەکان نان دەتوانین نازی هەمومان بچێشن، هەرتیان دەکوتەکوتەین تو سەری سەرکۆنا بۆیان نەدەکرا، ژیان وابوو، ژیان سەخت بوو. ئێستا تۆ دەبینی زۆربەی ئەوانەی کە لەسەر جادەن یا خوشکێکیان هەیە یا برایەکیان هەیە، دوو کەسن، دوو منداڵن یا یەک منداڵن، ئەوە تا تۆ دەبینی لە گرتە ڤیدیۆیەکاندا کە دێت تاقە منداڵێکی هەیە کوشتویانە. ئەوانە بەهۆی وەیەوە کە دایک و بابەکە ڕۆشنفکرتر بوون، دایک و بابەکە ئەوڕۆییتر بوون لەگەڵ دایک و بابی نەوەکانی پێشووتر، وە کومنیکەیشنێکی ئاوان نەبووە، هەر تەلەفۆنێکە بۆ ئەو زەمانی. ئێستا ئەو منداڵە هەموو مۆدێلەکانی ژیان بەوەی دەزانێت، هەموو مۆدێلەکە لە ئوسترالیاوە بگرە حتا کانەدا ئاگای لە ورد تا دەریشتی هەستانی خەڵک چی لەناو کۆمەڵگاکانی دیکەدا دەگوزەرێ، چ شتێک ئەو ڕۆباوە، چ شتێک ئەو ڕۆ خەڵک دڵی پێخۆشە لە دنیادا، لە مۆدەی لیباسی ڕابگرە، لە گۆرانی مۆسیقا ڕابگرە، حتا کوونیە مەسایلی ئانارشیستی و فێمینیستی و هەمووی ئەوانە بۆ خۆی مامۆستایەکە. گوگڵ دەچیرفانی هەموو کەسێکیدایە، گوگڵ ینی ئەتۆ مامۆستای هەموو شتێکی، ئەتۆ ئەم منداڵانە بە تایبەت کە چونکە مێشکیان ئامادەیە زۆر زوو شت وەردەگرن، پێویستیان بەوە نییە. ڕەنگە ئێستا جەماعەتێک لەو جەماعەتی کوڕی شاو ماو ئەوانە و حتا ئەوانەی خۆشمان با بەرەیەک دروستکەین و با شتێک بکەین و ئەوانە، ئەمن ئەوانە بە پێویست نازانم، لێیان گەڕێن تەداخل لە ژیانیاندا مەکەن، بەس دەعم بکەن، بەس کە لە لەندەنە مزاهرەیەکە بچۆ، بۆی کە زۆر خەڵک بێتە سەرجاددا، لە دایک و بابەکان لە سابڵاغ لە سنا وەرنە سەرجادەی، ئەوە گەورەترین یارمەتێک کە ئێوە دەیکەن، دوکانەکان داخن، ئەوە گەورەترین یارمەتێک کە ئێوە دەیکەن، بازار داخن، گەورەترین یارمەتیە. چی دیکە لەوەی زیاتر پێت وان نەبێ ئەتۆ فڵان ئاغای ئیکسی سکرتێری فڵان حیزبی کوردی ئێرانێ یا ئێرانێ یا ڕزاشا یا نازام گوزار نازام چیە ناوەکانیان بەڕاستی، ئەوانە دەتوانن ئەو ڕۆکانە دووبارە هێژمۆنی بەدەستەوە بگرن و دووبارە ڕاهبەری خەڵک بکەن. نا ئەوانە دەبێ ئەو خەونە فەرامۆشکەن، لێیان گەڕن ئەو گەنجانە بۆ خۆیان ڕابەری خۆشیان دەبینەوە، بەرنامەی کاری خۆشیان دەبینەوە و دەزانن سازش ناکەن لە ڕووخانی کۆماری ئیسلامیە. تەواوبوون بۆ هیچ کەسێکی ئاسان نییە کە تۆ قبولی بکەیت. تۆ مەسەلەن ئەوە تەواوبوونیانە تۆ باسی دەکەیت، فعلەن ئەو تەواوبوونە بربەرەکانی دەکرێت، ئاخر محاولەی خۆی دەکا کە
بەڵێ منیش هەم کاکە تۆ نییە تۆ تەمەنت 70 ساڵە تەمەنت 75 ساڵە تەمەنت 80 ساڵە ئەتۆ کاکە 40-50 ساڵە سکرتێری حیزبێکی دەبێ بڕۆی دانیشی دەبێ بڕۆی ئەتۆش وەکو کچەکەت وەکو کوڕەکەت شەمۆیان لە لەندەنیە مزاهرەیە بچۆت نەفەرێک زیاد کرد یەک نەفەر ئەمە گەورەترین خزمەتە کە تۆ دەیکەیت ئەو ڕۆکانە ئەتۆ لە کۆیە و لە زەرجۆزەوە ناتوانی جوابگووی نیاز و ویست و داخوازیەکانی فەرهەنگی و سیاسی و کۆمەڵایەتی ئەو ژینایانە بیت ڕاستە تۆ هەموو ڕۆژە مزایدەی پێوە دەکەی هەموو ڕۆژە دەڵێ ژینە بەڵام حەقیقەتێک قبول کە تۆ نابی بە ژینە تۆ ناتوانی تموحی ژینە بینی بەراوردە بکەیت تۆ ناتوانی ئەو نیازی ئەو ژینایانە ئەتۆ بینی سەرزمانیش حتاکوونێ ئەوان تۆ بزانە ئێستا هەر خۆیان مەسەن سرودی چانداناوە بەراوێت تۆ بزانە ئەمە لە ماوەیەکی کەمدا ئەم سرودە چی هاشتی تێدا نە شای دەوێت نە ئەمامەی دەوێت نە ئەوەی دەوێت ئەوجار ئەوان هەڵدەستن زۆر سادە بەوەی کە مەسەن شاملۆ دانیشە شێعر بڵێ و مەسەلە نیمایوشیز دانیشە شێعر بڵێ و نازانم هەژار و هێمن دانیشە شێعری بڵێن و ئەوانە هەستاوە دەڵێ کاکە لە تیویتەکانمدا سرودێکم داناوە ئەو خەڵکە چی بۆ من نووسیەوە دەڵێ ئەمن کچم دەمەویست کوڕ بم ئەوی دیکە دڵ یعنی ئەویست دەڵێ ئەو منداڵەی کە لە زەبڵدانەکەی نانی دەخوا ئەو منداڵەی کە نازانم دەچێت زەبڵدانەکەی دەگەڕێت بزانێت چی لێ دروست بووە هێژمونێکی لێ دروست بۆ کاکە ئەسڵەن بێوێنە هەمووی ئەوانە ئەمە کاری من و فڵان سەرکردەی ساڵانی 60-70 نەبووە ئەمە کاری ژینا و ئەو کوڕی کە سرودەکەی دەڵێ سووریش جوانە لەدەیان گەڕێن بابەت تا ئێستا چەند کاریان کردو ئیمتحانیان داوە جادەیان چۆل نەکردو لەسەر جادە ماونەوە ئەوە 70 ڕۆژە دروشمیان ئەگەر بە 200 ئاکادمی و بە 200 نازانم چی و کۆنە سیاسی و سکرتێر و حەوانە دانیشتوین لە ژوورێکیدا بە مانجێکیش ئەقڵمان نەدەگەیشتەوەی کە ئەم سێ وشەی لە کنێکدانی بێتە ئەو دروشمەی کە دنیای داگرتووە ڕۆکانە خۆیان کردویانە خۆیان کرد هەموو ڕۆژە ئیبداعێک دەکەن هەموو ڕۆژە شتێکی تازە دێن نەگۆڕێت هەموو ڕۆژێت بۆیە ئەمە پێم وابێ کە ئێمە بەو پەڕی تەواضوعەوە هەموو ئەوانەی کە ئەو ئیدعای ڕەهبەری دەکەن لە حاصلی شەریعەت مەداری و شورای گوزار کاکە شورای گوزاری چی ئەتۆ چۆن دەچی تازە بە تازە کوڕی شای دێنێ و کوڕی شای بۆ خۆی 2 مانگە دەزانێت خەفەخوونی کردووە و خۆی 2 مانگە دەزانێت ئەسەن ورتەی لێنایە بۆ چونکە دەزانێت ئەو ئیوەی نییە خۆراکی ئەمڕۆی کۆمەڵانی خەڵک نێت ئەوانی دیکەشە موچونەوە کۆ فەڕوخی نگەهدار لە کوێیە نازانم فەڕاح لە کوێیە مەسەلەن سوزانم ئەوانەی کە تا دوێنێ و پێرێ گۆشەی تەلەڤیزیۆنەکانیان بەرنەدەدا کوا بۆ خۆیان ئەلحەق سپاسیان دەکەیت بۆ خۆیان دەزانن کە تاریخیان تەواو بووە بۆ خۆیان دەزانن بستنەوە ماڵە دانیشن و بێدەنگ بن و بەو پەڕی تەواضوعەوە ئەوە دەعمی پشتیوانی فول 100% منداڵەکانمان دەکەیت چیان ویست ئەوەی دەکەیت وەرە سەرزادەی دەچینە سەرزادەی دوکاندا قەت دوکاندا دەخەین ئەمە دەبێت ئەوە بکەیت ئەو شۆڕشە خەریکن دیسانەکانە لەولای لۆبیهای سکولارنەمای غەربزەدەی سەر بە کۆماری ئیسلامی و سەر بە ئەمریکا و ئینگلیس خەریکن بێن دەستی تێوەردەدەن خەریکن دێن بە لاڕێیدا دەبن دەبێ ئەو منداڵانەی ئێمە ئیجازە نەدەن و ئێمەمانانیش ئەوەندەی بۆمان دەکرێت لە دەرەوەڕا لە دوورەوەڕا بێدەنجیان کەین کاکە تکایە تەختاخول مەکە تکایە شۆڕشەکە بە چاواشەدا مەبە بۆ خۆیان دەزانن چ دەکەن و من دڵنیاشم ئەو شۆڕشار سەر دەکەوێت تازە ئێرانی پێشژینای تەواو بوو ئێرانی پێشژینای ناگەڕێتەوە نازانم بەچۆ دەگا بەڵام ئەو ئێرانەی پێشژینای نایەتەوە ئێستا لەسەر جادەکانی تارانێ بەبەر چاوی پاسدار و بەسیزدا ژن سەری ڕووتە و دێتە دەرزارێ ئەوە یەکەم دەستکەوتیانە بزانە لە دەستکەوە دەستیان پێ کرد ئەو شۆڕشەیان دەست پێ کرد ئەو شۆڕشە گەورەیان بەرپا کردو